ليلى صوفي سلطانية ليلى مصطفى دانیشتوو شاری کۆیم خەڵکی ڕۆژهەڵاتم ئەمڕۆ بەکاری دەستی زیاتر بە شەمع و بە سرامیک و بە پەیکەرە و ئەوانە بەشداریمان کردووە سپاس بۆ ڕێکخراوەی ژنانی وەسکار کە لێرە هەم ئەو هەلایان ڕەخساندووە لە بواری هونەرێکەوە هونەرەکەمان نیشان بدەین هەرەوەی کە لە بواری ماڵیەوە بتوانێت پشتیوانیەک بێ لێرە من بەوانە بەشدارم بەڵێ بەگشتی دەستکردن هەندێکیان قالبە بەڵام بەگشتی دەستکردن وەک پەیکەرەکان وەک مۆمەکان هەموویان دەستکردن هەندێک گوڵدانەکە ئەویش دیسانکارم لەسەر کردوێتەوە دروستم کردوێتەوە و ڕەنگم کردووە خۆی پەیکەرەی ژنی لاق درێژمان هەیە قاچەکانی زۆر درێژن ئەمە گزارش لەوە دەکات کە ژن بەو هەموو کێشە و بۆ هەموو مشکلات و بۆ هەموو زەختەی لەسەرەتی بۆ هەموو ئەرکەی کە خستراوەتە سەری پەروەردەیە ماڵە ژیانە دەرەوەیە کۆمەلگایە کللتورەکانی کە بەسەری دازاڵە پێویستی بە قاچی درێژە کە بتوانێت دەرباز بێت بەسەر ئەم هەموو بەربەست و هەموو کێشە و هەموو مشاکلێک کە لە ژیانیدا هەیەی وەیە من لێرەدا قاچی درێژم بۆ ژن داناوە لێرەدا ژن ئەوەش ڕەهایی و دەربازبوونە لەو هەموو لە کللتوری دژە ژن لە سیاسەتی دژە ژن لە پیاوسالاری ئەمانە دەربازبوونە لەم کێشە و لەو مشاکلەی کە هەیەی لێرەدا ژنان کە لە شۆڕشەکاندا بەشداریان کردووە لە هەموو شۆڕشەکاندا ژن بەشێکی بەشایی بەشداریان کردووە لێرەدا بە مانای ڕزگاری دروستم کردووە زیاتری من حەولم داوە ژنان بێت کارەکان ژنانە بێت تا ئەوەی کە خۆی من هەر خوێندوومە بەشی سرامیکم تەواو کردووە بەڵام پێشتر بە شێوەی جۆرا و جۆر ڕۆژە دەست دەدەمە هونەرێک نەتوانێ ئەم دەردوازارەی من نێژا بکە دەست دەدەمە کارێکی دیکە لە هونەر ئێستاش ماوەی 2 ساڵ دەبێ ئەم کارە دەکەم ئەوە هەر وەک هەم وەرەزی خۆم بشکێنێت و هەمیشەوەی کە بتوانم دەگەڵ ژنانی دیکە لە کۆڕ و کۆبوونەوەکاندا بەشدارم زیاترە بەگشتی پەیکەرەکانم کەم کەس دەیکرێ مەگە کەسێک کە بەڕاستی تێ بکە کارەکانی دیکە کارە دیکۆڕەکان دەفرۆشرێ بەڵام پەیکەرەکانم هەموو جارێ تەنانەت لە واڵەکەی خۆشم نووسی بووم پەیکەرەکانم نافرۆشرێن لەبەرەوەی هەم بە پێی باوەڕەکان پەیکەر لێرە دەستی بۆ نابن هەمیشەوەی کە تێگەیشتنیان بۆ ئەوە تاو ئاستەنیە بۆیە کەم دەفرۆشرێ وەڵا شتێکی دیکەی وانە ماوە من دەستخۆشی لە ئێوە دەکەم هیوادارم ژنان بتوانن بەبێ ترس توانایەکانیان نیشان بدەن دا لە هەر بوارێکدا بێ جیاوازی نییە ئەمە تەنانەت نانکردن هەر بوارێک بێ ژنان دانەنیشن حتمما کار بکەن هونەرەکەی خۆیان دەربخەن ئەمە وایان لێ دەکا هەم خۆیان بناسرێن هەم خۆیان لە بواری ئابووریەوە سەربەخۆ بن کاتێک لە بواری ئابووریەوە سەربەخۆ دەبی لە بواری فکری و بڕیارداینشەوە سەربەخۆ دەبی بۆیە من پێم وایە هەموو ژنێک دەبێ بتوانێت توانایەتەکانی خۆی نیشان بدە